تا دێت قەیرانەکان لە هەرێمی کوردستان زیاتر دەبن، بە تایبەتیش قەیرانی دارایی کە کاریگەری ڕاستەوخۆی لەسەر ژیانی ڕۆژانەی خەڵک دروست کردووە، بە جۆرێکیش جوڵەی کڕین و فرۆشتنی لە بازاڕدا وەستاندووە. بۆیە هاوڵاتیان و موچەخۆرانی قەزای کەلار داواکارن لە حکوومەتی هەرێم بۆ دەربازبوون لەم دۆخە چەقبەستووەی کە ماوەی زیاتر لە 2 ساڵە هاوڵاتیانی هەرێمی کوردستانی تێدایە گەڕانەوە بۆ بەغداد و ڕێککەوتن لەسەر خەرجکردنی شایستە دارایەکانی هەرێم بە باشترین بژاردە دەزانن. ئێمە ئەگەر سێری وەزعی ئابووری کوردستان بکەین ئەوەی کە بارودۆخی ئابووری زۆر خراپە فەرمانبەرانە، لەبەرەوەی فەرمانبەران تاکە سەرچاوی داهاتیان موچەیەوە ئەیزانین کە لە هەرێمی کوردستاندا وەز ئابووری دروست بووە بە تایبەتی ئەمە چەند ساڵێکە کە موچەی فەرمانبەر لەوەی کە موچەی کامل بووە بە ڕبع موچەوە. ئەو ڕبع موچەش ئێستا لە دوای وەزعی تازەی عێراقەوە خەریکە ئەوەش نامێنێ. ئێستا باشترین دەرفەت بۆ سەرکردایەتی سیاسی کورد کە خۆیان کۆکەنەوە ئەو پێشنیارانەی بەغا قبول بکەن بۆی بگەڕێنەوە بۆ بەغا. ئێمە قەنەعەتمان وایە لەگەڵ بەغایە ڕێکەون لەسەر ئەو 17% کە پێشتر وەرمان ئەگرت، ئێستاش ئەو 17%مان بۆ بگەڕێتەوە لەوەی باشترە کە خۆیان موچەیان پێ نادرێت. جاران ڕبع موچەیان ئەدا، ئێستا ڕبع موچەکەش نەما. هاوڵاتیانی کەلار نایشارنەوە سەرباری ئەوەی ماوەی زیاتر لە 2 ساڵە ڕەوشی دارایی و ئابووری هەرێمی کوردستان خراپە، بەڵام لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە بە جۆرێک تێکچووە کە حکوومەت ناشتوانێت موچەی موچەخۆران دابین بکات. ئێمە لێرە وەکو هاوڵاتیەک داواکارین لە حکوومەتی هەرێم، داواکارین لە ئەو بەرپرس و لایەنانەی کە شتێکیان بەدەستە خۆیان بە خاوەنی ئەم گەل و ئەم نیشتمانە زانن هیچ نەبێکار بۆ ئەوە بکەن ژیانی خەڵک باش بکەن. ئەگەر خۆشیان پێیان ناکرێ زۆر ئاسایە چییە ئینسان کە شتێکی پێ ناکرێ قەیچێکا با بڵێ من ناتوانم با پەنا با دەبەر بەغدا. باشترین بژاردە بۆ حکوومەت هەرێمی کوردستانەوەی کە بگەڕێتەوە بۆ بەغدا، چون لە ئێستادا ناڕزایەتێکی گەورە هەیە لە نێوان شەقامی کوردیە. ئەو ناڕزایەتێ لە هەر کاتێکدا ئەگەر بتەقێتەوە لەوە چ لە دەستی بەرپرسانی کوردیش دەرچێت کە کۆنتترۆل بکرێتەوە. بۆیە خەڵک پێویستی بە موچەیە، خەڵک پێویستی بە ژیانەیە، خەڵک پێویستی بە گوزەرانەیە. بۆی ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان بگەڕێتەوە بۆ بەغدا و بە جۆرێ لە جۆرەکان بەو سیاسەتەی کە بەغدا لە ئێستادا ئەوێ بە زۆر بەسەر هەرێمی کوردستانە بیچەسپێنێ، حکوومەتی هەرێمی کوردستان بە شێوازە لە شێوازەکان معالەجەی بکات و هەردوو لا ڕێک بکەون ئەوە لە بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی کە ژیانی ئاسایی خۆیان دەست پێ بکەن. وەکەوەی هاوڵاتیان و موچەخۆرانی قەزای کەلار ئاماژیان بۆ کرد لە ئێستادا بۆ دەربازبوون لەم دۆخە چەقبەستۆی کە خەڵکی تێکەوتووە هیچ دەرەچەیەک بەدی ناکرێت. بۆیە پیان وایە گەڕانەوە بۆ بەغداد و دەستپێکردنەوەی گڕێکی تری دانوستانەکان و داکۆکیکردن لە پێناو بەدەستێنانی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان بە پێویست دەزانن. سەرکەوت ئەحمەد، کورسات نیوز، کەلار.